ئێرە نەخشەی شاری شنگالە دەمانەوێت هەندێک زانیاری ڕوونکردنەوە لەبارەی داگیرکردنی لەلایەن داعشەوە و دواتر ئازادکردنەوەی لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بۆ ئێوە بخەینە ڕوو. لە 3 ئابی 2014 چەکدارانی داعش لە چەند قۆڵێکە و پەلاماری شنگالیاندا. هاوکات داعش شارۆچکەی سنوونێشی گرت و بەوەش گەماروی چیای شنگالیدا. لە 21 دوانزەی 2014 پێشمەرگە و پەکەکە شارۆچکەی سنوونەیان کۆنتڕۆڵ کردەوە، هەروەها بەشی باکووری شنگالیشان کۆنتڕۆڵ کردەوە. لە 12/11/2015 دوای بۆردومانێکی چڕ لەلایەن فڕۆکەکانی ئەمریکاوە پێشمەرگە لە قۆڵی حەردان لە ڕۆژهەڵاتی شنگال بەرەو کارگەی چیمەنتۆ پێشڕەوی کرد، دواتر لە قۆڵی سۆڵاقیشەوە بەرەو شەقامی 47 پێشڕەوی کرد. پاشان لە قۆڵی گابارا و قزڵکەند لە ڕۆژاوای شنگال بەرەو مەفرەقی گڕعوزێر و وەردیە پێشڕەوی کرد، دواتر هەردوو هێز بەرەو سەربازگەی دۆمیز لە باشووری شنگال پێشڕەویان کرد. چەکدارانی داعش لە قۆڵی بلێحجەوە پاشەکشیان کرد. لە ڕۆژی 13/11/2015 دوای گەمارۆدانی تەواوەتی شنگال پێشمەرگە لە باکووری شارەوە شنگالیان کۆنتڕۆڵ کردەوە.